بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر قوربان بکەین وەکو ڕووداوە گەورەکەی مێژووی موسڵمانان دەپرسید ئایا قوربان بۆ خۆی ڕووداوێکی گەورەیە لە مێژووی ئاینەکانی تەوحیددا تاوەکو ئاینی پیرۆزی ئیسلام ئایا جیاوازی چییە لە نێوان قوربانی و فیداکاریدا ئایا تا چەند قوربان تەجاوزی کردووە یاخود هاتوۆتە ناو دەقی شعری کوردیەوە ئایا بۆ خۆی دەقی شعری کە باسی بۆنە ئاینەکانەکا بە تایبەتی بۆنەی قوربان ئەمانە تا چەند دەبێتە مێژوو ئایا قوربان ئاینی پیرۆزی ئیسلام توانی وەکو تەواوکاریەکی بەهێز کۆتایی پێ بهێنێت کە لە تەواوی ئاینەکانی ڕابردوودا ئاماژەی پێکراوە یاخود ئاینی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام باوکی پێغەمبەران کە لەو کاتەوە دەست پێ دەکات هەوڵ دەدەین لەم تەوەرەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر ئەم باس و بابەتانە بکەین لە دووەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر عەبدولفەتاح بەهێیی توێژەر لە فکری ئیسلامی مامۆستا ئارام حاجی توێژەر لە ئەدەبی کوردی بەخێربێن بۆ سودوی بەرنامەی سۆراغی مێژوو و پیرۆزبایی هاتنی جەژنی پیرۆزی قوربانتان لێ دەکەین دکتۆر عەبدولفەتاح بۆنەی قوربان بۆ خۆی ڕووداوێکی گەورەیە لە مێژووی ئاینەکانی تەوحیددا تاوەکو کۆتا ئاین کە ئاینی پیرۆزی ئیسلامە بەناوی خۆی بەخشندە و میهرەبان قوربان بە معنای نزیک بوونەوە واتە نزیک بوونەوەی مرۆڤەکان لە خۆی پەروەردگارەوە ئیتر ئەو نزیک بوونەوەی بە هەر شتێک لەو شتانەی کەوا بە پێی مەراسیمی ئەو ئاینە لەو کاتەدا کە دیاری کراوە و یاخود بە پێی عادەت و نەریتێک کە لەو کاتەدا باو بێت کە بەو شتانە خۆیان نزیک بکەنەوە لە خۆی پەروەردگار گومانی تێدا نیە کە خۆ نزیککردنەوە لە خۆی پەروەردگار هەر لە یەکەم مرۆڤەوە ئادەم عەلەیهی سەڵات وەسەلام و خانەوادەکەیەوە شتێک بووە کەوا متتەبع بووە و خەڵکی چەندین بەراسیم و کاریان ئەنجام داوە بۆی کەوا خۆیانی پێ نزیک بکەنەوە لە خۆی پەروەردگار کەواتە هەموو خۆ نزیککردنەوەک لە خۆی پەروەردگار ئەمە قوربانە لە قوربەوە هاتووە بەڵام بە واتایەکی تر بە مستەلاحێکی تایبەت قوربان بەو شتە ئەوترێکەوە ئینسان ئەیبەخشێت ئەی کات بەخێر لە پێناوی خۆی پەروەردگاردا جا ئایا ئەو شتە ئەگەر پارە و سەرۆت و سامان بێ ئەگەر دانەوێڵە بێ ئەگەر سەربڕینی ئاژەڵ بێ هەر بابەتێک بێ لەم بابەتانە ئێمە ئابەم بوعدە مێژوویە سەیری بکەین لە یەکەم خانەوادەی مرۆڤایەتیدا قوربان هەبووە هەروە خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی دوو کوڕەکەی ئادەممان بۆ دەکات دەفەرمێت وەتلو عەلەیهم نەبەئە بنەی ئادەمە ئذ قەرەبا قوربانن باسی هەواڵی دوو کوڕەکەی ئادەمیان بۆ بکە کاتێکەوە قوربانێکیان پێشکەش کرد بۆ خۆی پەروەردگار واتە شتێکیان پێشکەش کرد بۆ خۆی پەروەردگار کەوا ببێتە مایەی نزیک بوونەوە لە خۆی پەروەردگار ئەمە قورئان تەفاسیلەکەی باز نەکردووە چییە و چۆن بۆ چیان کردووە بەڵام لە سونەندا کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان بازەکە لە کتێبە ئاسمانەکانە باس کراوە کە هەر یەکەیان ئەوەی کە هەی بووە پێشکەشی کردووە و کردوێتی بەخێر یەکێ لەم دوو برایە هەڵساوە جوانترین شت بە نرخترین شت لەو دانەوێڵە و زەرعات و شتێکی هەی بووە هێناوێتی دایناوە بیکا بە قوربان ئەوە کەی تریان دەست قونجاو بووە ڕەزیل بووە چووە کامەی بەعمل ناو خراب بووە ئەوانی هێناوە دایناوە لەو کاتانەشا لە ئاینە پێشوەکانە عادەت وا بووە کاتێک کە شتێک کراوە بەخێر ئەوە نەبووە بدرێ بە فەقیرە یا بخورێ یا شتێک بەڵکو تیشکێک هاتووە ئەو شتەی سووتاندووە و نەماوە کاتێک کە ئەم شتە نەماوە ئەمە بەڵگە بووە لەسەرەوەی کەوا عیبادەتەکە قبوڵ بووە قوربانیەکەی وەرگیراوە لە لای خۆی پەروەردگار ئەم دوانە کە هەر یەکیان شتێکی کردوێتە قوربانی یەکێکیان کە باشترینەکانی هەڵبژاردووە بۆی کە بباتە مای نزیک بوونەوە لەخوا وەرگیراوە و خۆی پەروەردگار بردوویەتی ئەوەی تریان لەجێ خۆی ماوەتەوە وەرنەگیراوە ئەمە بووە مایە ئەوەی کەوا ئەم برایتری زیاتر ڕەت لە براکەی تری هەڵگرێ و هەڕەشەی کوشتنی لێ بکات لە ئەقتولەنەک قال لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط إلي يدك لأقتلك يدي لأقتلك فەرمی ئەگەر تۆش دەست بۆ من درێژ کرد بمکوژی من دەست خۆم درێژ ناکەم بۆی کەوا تۆ بکوژم مەبەستمان لێرەدا ئەم قوربانە نزیک بوونەوە لە خۆی پەروەردگار بەو دانەوێڵەیە بۆ ڕزق و ڕۆزی و شتەی کەوا هاتە دای ئەنەی لە پێناوی خۆی پەروەردگار ئەمە قوربانە لە تاریخی ئەدیان و تەوحیدە قوربان بەڵام ئەمە چۆن نەبێتە ڕوودا و حەدەسێکی گەورە ئێستا سەیری زۆربەی ئاینە جیاوازەکان بکەیت جگە لە ئاینی ئیسلام بە ئاینەکانی تەوحیدیش بەر لە ئیسلامە تاوەکو ئیسلامیش و ئاینە سەرزەمینیەکانش هەمیشە بۆ خۆی قوربانی هەستەکەی مانە و مەدلولێکی گەورە لە پشتیوەیەتی ئایا بۆ خۆی خودی ئەمە بۆ خۆی ڕوودا و خوڵقێنێ
ئەمە ڕوودا خڵقێنە بە پێی ئەو شتێکەوە ئەیکەیتە قوربانی ئەیکەیتە نزیکبوونەوە لە خوای پەروەردگار ئێمە سەیرەکەی ئەوەی کە دووکڕەکەی ئادەم کردوێتی شوێنەوارێکی وانی هەر شتێکی ڕۆتین و تەبیعی وەرگیراوە کەوا عیبادەتێکی ئەنجام داوە بۆ خوای پەروەردگار بەڵام یەکێک لەو قوربانانەی کەوا بووەتە حەدەسێکی تاریخی لە تاریخی مرۆڤایەتیە ئەو قوربانەی کە ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام ویستی بیکا بە کوڕەکەی خۆی سەیرەکەی ئەمە مەدلولێکی زۆر گەورەتری هەیە لەبەر چی لەبەرەوە کە زیاد لە واتای قوربان و خێر و تەعەبود و نزیک بوونەوەکە لە خوای پەروەردگار کۆمەڵێ مەفاهیم و مەدلولاتی تریشی هەیە ئەمەیان هاتووە حەدەسێکی گەورەی دروست کردووە لە ئەکرێت دکتۆرە توانین بڵێن ئەم ڕووداوە گەورەیە خاڵی بە یەکگەیشتن و کۆکردنەوە و هاوبەشی نێوان تەواوی ئاینەکانە لە پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام کە لێەوە دەست پێکات تاوەکو خاتەمە الئەنبیا ئێمە بەواتای کە بڵێن ڕاستکردنەوەی قوربان بوو لە نێو تاریخی مرۆڤایەتیدا چونکە قوربان لە مێژووی مرۆڤایەتیدا لە پێش ئیبراهیم و عەلەیهی سەڵات وەسەلام تووشی بە هەڵەداچوو نابوو بوون خەڵکی لە قوربانکردن لە شێوازە سەحیح و ڕاست و دروستەکەی کە خوا ئێوێ کە پێشکەشکردنی ماڵ و سامانە بۆ نزیک بوونەوە لەخوا لەوە لایەندا چەندین ڕێگەی خوار و لار و لێوەریان گرتبوو کە مرۆڤیان سەردەبڕی قوربانیان بە مرۆڤەکانە کرد بە کچ دەکرد بە منداڵ دەکرد بە کەسێکەکرد لە ناو بنەماڵەکەدا بیکەن بەخێر لە پێناوی خوای پەروەردگاردا ئەم ئینحرافەکە لای ڕوویدا بوو دروست بوو لە تاریخی مرۆڤایەتیدا ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام هات ئەم لادانە ئەم خواری ڕێک کردەوە ڕاستی کردەوە بەوەی کەوا مرۆڤ بە نرخە لە لای خوای پەروەردگار نابێ مرۆڤ بکرێتە قوربان بۆ خوای پەروەردگار بەڵکو شتێکی ترکە لە خزمەتی مرۆڤایە مرۆڤ ئەتوانێت بەدەستی بێنێ ئەوانە بکرێتە قوربان مامۆستارام کەواتە کە قوربان ڕووداوێکی زۆر گرنگ و کاریگەر بێ بە تایبەتی ئەوەی وەکو پێشەکی یەک دکتۆر عەبدولفەتاح هێمایی بۆ کرد یعنی ئەم هۆکاری ئەم هۆکارە گرنگەیە ئەمە تەجاوزی کردووە وەکو بۆنێ کاتۆتە ناو تەنانەت دەقی ئەتەبیەوە و شاعیرانەی زیاتر داهێنان و ئافراتن و ستاتیکای ناو تێکستە شعرەکانیان بۆنە بە تایبەتی و هەروەها بۆنی قوربانیش ئەبێتە بەشێک لە داهێنانەکانیان نەکەر یعنی لە وەکو شعر ڕەگەزەکانی تری ئەدەبیش لە پەخشان لە چیرۆک لە شتیانی ئەمانە بێتە باس و بابەتیش گرنگ ئەمەش هەر بۆ خۆی گرنگی ڕووداوەکەیە تەجاوزی کرد و هاتۆتە ناو دەقی ئەدەبیەوە بەناوی خوای گەورە پیرۆزبایی جژنی قوربانە تەواوی موسڵمانانەکەم هیوادارم ئەم جژنە بێتە هۆکارێکی گرنگ بۆ ئاشبوونەوەی سەرجەم پێکاتەکانی میلەتی کورد و میلەتی کورد لە مەحنەت نەجاتی ببێ بەڕاستی ئەگەر ئێمە لێەوە دەست پێ بکەین کە ئەدەب بۆ خۆی تەفاعولێکی باشی لەگەڵ ئینسانەکانە هەیە چۆ پەیوەندی بە هەست و سۆزی ئینسانەکانەوە هەیە ئەمە وا دەکا کە گرنگی بۆنە لە ناو دەقی ئەدەبیا دەربکەوێت چونکە بۆنە لەلای ئینسانەکان لەلای هەموو سەرجەم پێکاتەکان بەتەنها شاعر و نووسەر و ئەدیبەکان نییە لەلای سەرجەمیان گرنگی و بەیاخی خۆی هەیە چونکە پەیوەندی ڕاستە خۆی بە ژیانی هەریەکەیانەوە هەیە پەیوەندی بەلایانی هەست و شعور و سۆز و هەڵچوونەکانی هەریەکەیانەوە هەیە چونکە کاتێک ڕووداوێک لە شوێنێک ڕوودا ئەمە تاقیکردنەوەکانە و تاقیکردنەوەن بەسەر کەسێکدا دێ کەسەکە جا شاعر بێ یان نووسەر بێ یان هەر کەسێکی ئاسایی بێ بەرخوردی تەواوی لەگەڵ ئەو ڕووداوانە هەیە جا ئەگەر بێت و ئەم کەسە کەسێک بێت کە خاوەنی هەست و سۆزێکی زیاترە بڵین شاعران بۆ ناسراون کە زیاتر هەستیان ناسکە زیاتر ئەتوانن تعامل لەگەڵ جوانەکان هەبکەندا کاتێک کە بۆنەیەک دێت ئەگەر خۆی لە ناو بۆنەکە بێت دێت ئەم تاقیکردنەوە کەسی گوازێتەوە بۆ ناو وشەکانی کە شیعری لە دروستەکات دێت دیاری بە وشەکانەکات ئەم بۆنانە تەوزیفەکە لە ناو دەقێکا پێڵین دەقی شیعری بەڵێ ئەم گرنگیشەوە ئەکە هەڵبەت بورار بۆ دەقە ئەدەبیەکانی تریش ڕاستە ڕەگەزەکانی تری ئەدەب نەک دەقی شیعری بەڵێ بە شێوەیەکی گشتی لە ناو تەواوی ژانەر ئەدەبیەکانە ئەوەی کە پێی ئەڵێن واقع وجودی هەیە ئێمە ئەگەر نەگەڕێنەوە بۆ ئەدەمێژوویەکە بە باز لە ڕێباز ساڵدانی ڕێباز ئەدەبیەکان بکەین ئەو ڕێباز ئەدەبیانە چۆن تەعاملیان لەگەڵ ئەدەب بەگشتی و هونەر بە تایبەتیە کردووە ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری بکەین تەوزیفکردنی واقع لە ناو دەقەکانە جا هەندێک لەو دەقە ئەدەبیانە لەو ژەنەر ئەدەبیانە خەیاڵی زیاتر لە ڕازاندنەوەی بابەتەکە بەرهەمە ئەدەبیەکە هەیە واقعەکە بە درەنگتر ئەدۆزیتەوە بەڵام لە ناو دەقی شعری بە تایبەتی لە سەردەمی شعری کلاسیکە ئەو فترەیە کە سەردەمی ڕووداوەکانی مێژوو خەباتی گەلی کووردە و سەردەمی ڕووداوە ئاینیەکان بەسەرهات و ڕووداوە سیاسیەکان ڕووداوە نیشتیمانیەکانە سیرەکەن ئەم دەقانە بە زمانێکی سادە و ساکار هاتوون تەوزیف بوون لە ناو دەقی شعریە بوونەتە بەرهەمێکی بە پێز و ناوازە هەتا ئێسش کە ئێمە توانین شانازیان پێوە بکەین کاتێک کە باسی بۆ بیزات کە باسی بۆنەیەکی ئاینیەکەی وەکو قوربان شاعیرەکانمان لەگەڵ جژنەکانی ئیسلامە
تەعاتوفێکی باشیان هەیە و خۆشیان زۆربەی ئەو شاعرانەی کە لە کلاسیکێتە مەسەرەن ڕۆڵیان هەبوویان بڵێن بەرهەمەکان بەرهەمی کلاسیکیە زۆربەی ئەو شاعرانە و شاعرانن کە لە مزگەوتەکانە پەروەردەبوون ئەو شاعرانن کە بە فەقیەتی ژیانی فەقیەتیان بینیوە پاشان تەعامل و تەینێکی گەوریان لەگەڵ ئەخودی ئاینەکە هەیە وەکو ئاینی ئیسلام کە کاتێک دێن باز لە بۆنەیەکی ئاینیەکەن جوانتر بە شێوازێکی باشتر و بەو فەهم و بۆ تێگەشتنی کە هەیەە بەرامبەر بە بۆنە ئاینیەکە دێن تەوزیفی ئەو بۆ چونانیانەکە ناو دقیقا کە بۆی شاعیرەکان باسی بۆنەی یعنی شاعیری هەیە زۆری ینی بۆنەی هێناوەتە ناو دەق و تێکستەکە بۆ خۆی جەوهری ئاین ینی ئایا هێز و پێزێکی زیاتری نایەوە بە دەقەکانیان کە ئاین بۆ خۆی هێزێکی معنەوی ڕۆحی گەورەیە لە پشتی هەموو داهێنانەکە پشتی یان ئیلهامێکی گەورەیە لە پشتی لەو دیوەکە ئینسان بە چاونای بینێ. ئێمە بگەڕێنەوە بۆ ئارام ماوەستا ئارامەکە بگەڕێنەوە بۆ دەمێژوویەکە سەی ئەو فترەیە بکەین کە بە ڕێبازی کلاسیکێت ناسراوە ئەو کەسانی کە پێشڕەوایەتی ئەم ڕێبازیان کردویان ئەو شاوانی کە شاعیر بوون و بە سەر بە ڕێبازی کلاسیک بوون هەر هەمویان مەلاو مثلەن فەقێ و خەڵکی زۆر شارەزا بوون لە دین کاتێک کە هاتوون باسی لایەنێکی ڕۆحیان کردو باسی لایەنێکی ئیمانیان کردووە لەو فەهم و تێگەشتنی کە خۆیان هەبوو بەرامبەر بە دەقەکان هاتوون لە ناو دەقێکی شعریا بەرجەستەیان کردووە ئێنجا ئەوەشمان لە خەیاڵ بێت کە بەڕاستی لەو فترەی کە بە ڕێبازی کلاسیک ناسراوە ئەوەندەی کە خەڵکی باوەڕدار و خەڵکی دیندار لەو ڕێبازشتی نووسیوە خەریکە وای لێ دێ مۆرچی ئەو سەردەمە مۆرچێکی ئاینی زیاتر بە شعری ئاینیە ناسرێتەوە کاتێک کە باسی ڕێبازی کلاسیکین یەکسەر شعری ئاینیمان دێتەوە بۆ ئێمە ئێستا سەردەمی بوونەوە شعری کلاسیکی کوردی تۆ بڵێ لە نالیەوە هەتاوەکو بوونمە کۆتایی کە علی کەمال باپیر بۆ نمونە ئەمرێتەوە کە بڵێن شعری کلاسیکی کوردی کۆتایی بێ و سەردەمێکی نوێ دەست پێکە یعنی تۆمە بەسی ئەوەیە ئەو سەردەمەیە یاخود بەر لەوانیش ئەگەر ناو خەیاڵدان و چۆنەڵی ئافراندن و دنیابینی شاعیرەکان هەموو کنە و ئەوەی بۆ بکەین ینی ئاین بۆ خۆی ڕۆڵێکی گرنگیە بۆ لە ناو تێکست و دەقەکانیان بۆ سەرەتای ساڵدانی شعری کوردی بڵێن ئەگەر ئێمە زیاتر مەبەستمان لایەنی شعری نووسراوی کوردی بێ مێژوەکەی زۆر دوور نییە ینی سەرەتای شعری کوردی لە نووسراوە گەڕێت بوو بە هەتاری هەمەدانی کە مەسەرەن لە 1930 بۆ 1010 زاینیە ئەلەو فترەیە هەر لەگەڵ سەڵاتدانی دەقی شعر دەقی نووسراوی و دەقی شعری نووسراوی کوردی بە مۆشێکی ئاینی سەری هەڵداوە چونکە هەر لەو بینەوە حاڵی تەسەوف بەتایبەتی زۆر بە زەقی زۆر بە وازحی لە ناو شعری کوردی ئەبینرێ ئەمە ژوای کردووە کاتێک کە بۆنەکان بۆنەیەکی ئاینی بوو بن بە شێوازێکی جوانتر ئەگەڕێتەوە بۆی ئەو کەسەی کە ئەوێ شتێک لەبارەی دەقێکەوە یا بە بەرهەمێکی ئەدەبیەوە بنووسێ چەندێک شارەزایە بە بۆنەکە چەندێک شارەزایە بە بابەتەکە ئەوەنە ئەتوانێت بە شێوەیەکی جوان بەرجەستەی بکات لەناو دەقە ئەدەبیەکە. بەڵێ سوپاس مامۆستا دکتۆر عەبدولفەتاح شتێکەیە هەمیشە کە باسی قوربانیەکە جۆرێک لە باسی فیداکاری و یعنی ئینسان دائەنڕێنرێ لە هەندێک شتی خۆی یا زۆرجا کەسێک بە کەسێکەڵێ بە قوربانت بمێ بە منداڵەکەیڵێ یعنی بە معشوقەکەیڵێ بە نیشتیمانەکەیڵێ بە جوانێکی سروشتەڵێ بە کەسی بۆ نمونە بەوەی کە بڕوای پێیەتی یعنی خۆی بۆ خۆی وشەی فیداکاری لەگەڵ وشەی قوربانیە ئەم دوانەش پەیوەندیشانەیە کە هەردووکیان دوو وشەی گرنگن لە ناو ڕۆحی شەریعەتی ئیسلامە ڕنگدانەوەیان هەیە و هەروەها ویان کرۆ کە شوێنکەوتوانی ئەم ئاینەوە ئاینەکانی تریش هەمیشە پەیوەستکەن بە ئاینەکەەوە. بەڵێ ئەمە فیداکاری و قوربانی دوو چەمکی بەرامبەر بە یەکترن واتوان بڵێن هاوشانی یەکتر ئەڕۆن فیداکاری لە بەسیترین و ئەتوان بڵێن لە سادەترین هەوڵێک لە سادەترین گرنگیدان بە بارێک و بە بارودۆخێک بەکارێک و هەوڵدان بۆی ئەمە فیداکاریە لە پێناوی ئەو شتەی کەوامە بەستە بە دەستی بێنی بەڵام ئەم فیداکاریە بەرز ئەبێتەوە نرخی زیابێ ئەڕوا تا ئەگاتەوەی ئاستێکی وا کە پێویستی بەوە بێ کە خۆت کەیتە قوربانی کە خۆت لە پێناویدا بنیت جا ئەگەر شتێک گەیشتە ئەوەندە بایەخی هەبێت ئەوەندە گرنگ بێت کە بگاتە ئەوەی کە ئینسان خۆی لە پێناوەدا بنێت ئەمە ئیتر ئەو پەڕی ئاستی فیداکاری و ئاستی لە جەوهەردا یەکمانان لە جەوهرا یەکمانان بەڵام ئاستەکەیان فەرقی هەیە یعنی لە ئاستەکە ئەمیان لە بچووکەوە دەست پێکات تا گەورە بەڵام کۆتاییەکەی بە قوربانی کۆتایی دێ چکە چۆن ئەڵێ بوومە قوربانی فلانەشت یا فلانە کەس بۆ قوربانی ئەو شتێکەوە لە پێناویە فیداکاری بۆ کردووە هەوڵی بۆ داوە بۆی ئەمە سەرەکەی خۆی پەروەردگار لە باسی قوربانی خۆبەختکردن إن الله اشترى من المؤمنين أنفسهم خۆی پەروەردگار ڕۆحی لە ئیمانداران کڕیوەتەوە
ئەمە بە معنای چێ یعنی ئەم ئینسانە گیانی فیداکاری تێدا هەیە لە پێناوی ئەو مەبدایە ئەو ئاینەیە ئەو بیر و باوەڕە هەوڵ ئەدا تێ ئەکۆشێ هەتا ئەگاتە ئەو ئاستێکەوە نفسی خۆی تیادانێت کە گەیشتە ئەوەی نفسی خۆی تیادا بنێ ئیتر ئەمە کۆتای فیداکاریە کە بێتە قوربانی یعنی قوربانیدان بە نفسی خۆی بە ذاتی خۆی خۆی ڕاستە بەڵام ئەمە بۆ خۆی لە جەوهەردا مانایەکیە کە زۆرجا مسلمان بۆن نەکە دووچاری ئەوە بێ ستەم دیدەیە ستەمی لێکرێ بێت لە بەرامبەردا هەوڵ بدا بۆ خۆی لە دەستی ستەمکاریا جەلادێک ڕزگار بکە بەڵام قوربانیکی ترمانەیە کە ئەم قوربانە سروتێکی ئاینە شعائیرێکی دینە یعنی بۆ خۆی ئێمە ئەتوانین بڵین ڕایەڵەکانی نێوان ئەم دوانە کۆمەڵە ڕایەڵێکی بەهێزن ئەمە بە شێوەیەکی گشتی باز لە مستەلاحی قوربان لەگەڵ فیداکاریەکە نەک بە مستەلاح شەرعیەکەی چونکە کاتێک بە باسی مستەلاحی شەرعی باسی قوربانی بکەی بریتیە لە مەراسیمێکی تایبەت کە بریتیە لە سەربڕینی جۆرە ئاژەڵێکی دیاری کراو بە صفاتێکی دیاری کراو لە کاتێکی دیاری کراودا بە مەبەستێکی خاڵی بەهێزی ئەوەی لەگەڵ ئەو قوربانی ترا چییە کە باسەکرێت کە ئینسانە بێ خۆی کا بە قوربانی شتێک خاڵەکە ئەوەیە کە تۆ قوربانی یعنی شتێک پێشکەش ئەەکەیت ئەەکەیتە تەسخیە لە پێناوی مەبدەیەکە لە پێناوی بیر و باوەڕەکە لە پێناو شتێکە کە تۆ باوەڕت پێێتی تا چه ئاستێک ئەم قوربانیە ئەڕوات ئینسان ئەگەر چەندێک ئەو شتەی بەلاوە گرنگ بێت ئەوەندە ئاستی قوربانیدانی بۆ ئەو قەزەیە گەورەتر و بەرزتر ئەبێتەوە بەڵام ئەبێ لە سنوورە کابێکەوە شەر ڕێگەی دابێت ئێمە لە پێش ئیسلامەوەگە ئاماژەمان پێدا لە هەموو دیانەتە وەزعیەکان یا دیانەتە ئاسمانەکان کە تێک چووە و ئینحرافی کردووە هەر یەکە و بە اعتقاد و بیر و باوەڕێکەوە قوربانیان لە پێناوی شتێکاداوە لە هەموو دیانەتەکان لە ئەفریقیەکان لە زندقیەکان لە چی دەچی هەر هەیان بۆ مناڵی کردووە بە قوربانی هیان بووە لە ناویانە باو بووە کە جوانترین کچیان کەن بە قوربانی هیان لە ناویان باو بووە کە گەنجێک بکەن بە قوربانی هیان بۆ قوربانەکەی بۆ ئیلاهی حرب کردووە بۆی کەوا جەنگێک بەرەوڕوو جەنگێک بوونەتەوە بۆی سەرکەون هەیە لە وشکبوونی ئاودا وەکو میسرەکان لە وشکبوونی نیلدا لە پێناویەوەکەوە ئاوەکە بۆی کەوا ئاش بێتەوە لەگەڵ یاناین بکە لە دیانەتەکانی ترا هەبووەکەوە منداڵی ساوان کردووە بە قوربانی ئەمە ئیسلام هاتووە ئەم انحرافە ڕێک ئەکاتەوە بەچی بۆی کەوا قوربانیکردن لە پێناوی خوای پەروەردگار لە پێناوی گەورەترین مەبدەدا دەبێت بە غەیری ئینسان خۆی بێت ئەگەر بێت و بەدەستی خۆت بکەیت بەڵام فیداکاری ئەگەر تۆ فیدای ئەو شتە بکەی هەتاکو ئەشکوژرێت ئەمە ڕێگە پێدراوە بۆیە ئەمەی ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام ئەو واقعی کە ڕوویدا هەردوو چەمکەکەی تیا کۆبووەتەوە سێرەکەی دێرەدا خوای پەروەردگار ئیبراهیم تاقی ئەکاتەوە بە گەورەترین فیداکاری بە گەورەترین قوربانی کە بیدا لە پێناوی فەرمانی خوای پەروەردگار کە خۆشەویستترین شتە لە پێناوی خوای پەروەردگاردا ئەگەر بێت و ئینسان بیر لەوە بکاتەوە بڵێ گەورەترین بە نرخترین شت چییە لە پێ کە تۆ هەد بێ و بیبەخشی ئەڵێ ڕۆحمە ئینسان ناڕەحەتە ڕۆحی خۆی ببەخشێ بەڵام لەوەش گرنگتر یا لەوەش گەورەتر ئەوەیە کە ئینسان ڕۆحی نەوەکەی ڕۆحی جەرگەکەی ببەخشێ هەموو یەکێ لە ئێمە لەوە چه پێی وابێکەوە خۆ بەدەستەوەدان و ڕۆحی خۆ تەسلیمکردن شتێکی زۆر گەورە و گرنگە ئیتر لەوە گەورەتر نییە بەڵام ئەوەی کە باوک بێت ئەوەی کە خاوەنی منداڵ بێت ئەزانێت کە بەخشینی ڕۆحی مناڵەکەی لە ڕۆحی خۆی زۆر گرنگتر و گەورەتر و بە ئازارترە و لەوەش گرنگتر ئەگەر بێت و ئەو کەسە خۆی بەدەستی خۆی ڕۆحی مناڵەکەی بکێشێ و گیانی منداڵەکە بکاتە فیدا و سەری ببڕێت ئەمەی تر لە ئەو پەڕی ئاستی قوربانیدانە کە هیچ شتێکی تر نییە بیاتێ جا هەموو ئەم ئاستانە خۆی پەروەردگار لە قسەی ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئیسماعیلا کۆی کردوێتەوە ئاینەکانی تریش بەر لە ئاینی ئیسلام ئایا بۆ خۆی ئەمان وەکو ڕووداوێکی گرنگ وێ ناکرۆوەک ئەوەی تۆ باسیەکەیت کە ئینسانێک ڕۆڵەی خۆی وەکو تۆ ئەفەرمیت یعنی جەرگی خۆیەتی چەقۆیەک بخاتە سەر گردنی و بێوێ گیانی بکێشێ یعنی سەری ببڕێت ئەمە بۆ خۆی ڕووداوێکی قورس ئاەتەوە بۆ ئەمە بۆ ئاینەکانی تریش هەروە ڕوانی ویانە یاخود ئەمە بۆ خۆی گۆڕانکاری بەسەر هاتووە ئێمە طبعاً وەکو ئاماژەوان پێدا لە هیچ ئاینێکی ئاسمانی ڕاستە فەرمان نەکراوە بەم کارە لە هیچ ئاینێکی ئاسمانیە ڕێگە نەدراوە فەرمان نەکراوە بۆەوەی کەوا ئینسان بچێنەوەی خۆی سەر ببڕێ بۆ خۆ نزیکتا مەرحەلەیە بوو کۆتایی هات ئەمە لە پێش ئیسلامدا وەکو وتمان لە دیانە تێکچووەکانە ئەمە هەبوو ئیسلام ویستی کۆتایی بەمە بێنێت ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام ویستی کۆتایی بەمە بێنێت کۆتایی هێنانەکە بەمە ئەمە دوو بۆچون هەیە هەندێک ئەڵەن یعنی ئەگەر تەشبیه نەبێ یاخود معناکەی ناشرین نەبێ وەکو ئەڵەن وەکو سیناریۆیەک وا بوو ئەمە چکە ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام زۆر لەم کارانەی کردووە کاتێک کە ویستوێتی بۆ خەڵکەکەی بسەلمێنێ کاتێک کە چون عیبادەتی ئەستێرە و مانگ و خۆر و ئەم شتانەیانە کرد کاتێک کە ویست بۆیان بسەلمێنە کە ئەمان شایستەی خواپەرستینین نە ئەهاو تەنها بە قسە
پێیان بسەلمێنێکە ئەمان شایستەرین بەڵکو ئەهاو بە عەمەلی فەرموو هذا ڕەبی ئەستێرەی بینەی فەرموو هذا ڕەبی کە ئەوا بۆی وەڵا ئەوە خوا نییە خوای من ئاوا نابێ مانگی ببینایی فەرموو هذا ڕەبی ئەمە خوای منە کەوژ ئاوا بۆی وەڵا ئەمە خوای من نییە خۆریە بینەی و ئەمە لە هەمویان گەورەتر ئەمە خوای منە کەوژ ئاوا بۆی خوای من نییە ئەنجا لە ئەخیرا بە قەومەکەی فەرمێ کەواتە خوای من ئەو پەروەردگارێک کە هەموو ئەمانەی دروست کردووە ئەمە بە عەمەلی بەو خەڵکەی سەلماندووە کەوا تەنها خوایەکێک کە خالقی هەموو کەون و بوونەوەرە بۆ نمونە کاتێک کە بتەکانیشکان چوو هینەکەی کردە سەرشانی گەورەترین بتیان کاتێک هاتنوتیان کێ ئەمەی کردووە ئەوش فەرمووی ئەویان کردوێتی خۆ هەموو زان کامە بەس ئەمە سیناریۆیەکە چونکە ئەو خەڵکە ئاستێکی عەقلیوان هەیە کە بە قسە تێناگەن لە شتەکان بە قسە ئیستیجابەیان نابێت ناچار بە عەمەل تێیان بگێنێ جا ئەفەرموون ئەمەش بە هەمان شێوە کولتور و نەریتێکی ئەو سەردەمەوە بۆ کە مناڵ سەر ببڕن بۆ ئالیهەکانیان بۆ معبودەکانیان ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام هەدا ئەمەی کرد بۆ کەوا بە عەمەلی تێیان بگێنێ کە منداڵ نابێ سەر ببڕێت. سوپاس دکتۆر. مامۆستا ئارام ئەبینین ئەم بۆنەیەوە ئەمەی کە ئێستش مامۆستا ئاماژەی بکەری ئای چووەتە ناو زۆر لە ینی دەقی ئەدەبی و نووسین و تێکستی نووسەرەکانەوە ئەوانەی کە لە دنیا نووسەر لە هەر بوارەکان نووسین هەبوو بێت ئەم باس و بابەتە چۆتە نایەوە بە تایبەتی ئەوەی کە ئێمە مەبەسمانە لە بەڕێزی و پرسین بە تایبەتی لە ناو دەقی شعری و دەقی ئەدەبیدا یان ئەگەر ئێمە بەراورد بکەین بە گەلانی تر تا چەند ئەمە بۆ کوردیش ڕاستە لە ئاسی پێویستە ئەمە چۆتە ناو دەقی شعری کوردیەوە بەڵام ناوبڕێوەرەکەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. جارێکی تر سڵاو مامۆستا ئارام بەر لە ناوبڕەکە و پرسیارەم کرایە لە ئاسی پێویستە بۆنەی ئاینی یاخود ئەمەی کە ئێستا ئێمام چەمکە باسی چەمکی قوربانەکەین و هەروەها گەورەی و ماناکەی کە لە ڕووی فکری و لە ڕووی کاریگەری ئاینیەوە مامۆستا ئاماژەی بە هەندێکی کرد لەناو ئەم دەقەکانی تری شاوەکو پێویست چۆتە ناو دەقی شعری کوردەوە بە بەراورد بە گەلانی تر ئەگەر مەسەلەن گەڕینەوە بۆ سەردەمێژوویەکەی بڵێن لەو سەردەمانەی کە هەر سەرەتای سەرهەڵدانی دەقی ئەدەبی و دەرکەوتنی شیعر هەستەکەین کە هەر لە سەرەتاوە ئەوەی بە پەیوەندی بە لایەنە ڕەوشتیەکانەوە هەبووە ئەمانە زیاتر لە دەقی ئەدەبیە بەرجەستەکراوە ڕنگدانەوەی هەبووە بە کاریگەری ئەوەی کە هەموو جارێک پەیامەکان بۆ ئەوە بۆ کە ڕۆشتی ئینسانەکان ڕێککەنەوە اینجا بێتە سەر ئەوەی کە مەسەلەن ئەدەبی گەلانی تر چۆن بەرخوردیان لەگەڵ ئەم لایەنە کردووە کە پێڵێن بۆنەی ئاینی ئەبێ ئەوە بزانین دوای سەردەمی گریک و ڕۆمان ئەگەر لە ئەدەبی عەرەبیا سەیری بکەین شعری بۆنە لە ئەدەبی عەرەبیا بە شێوەیەکی گشتی ئەگەر بۆنە ئاینیەکانیش نەبێ ئەگەڕێتەوە بۆ سەردەمی جاهیلی طبعا لە سەردەمی جاهیلیە هەر قەوم و تیرەیەک بۆ خۆی شاعیرێکی هەبوو کە بۆنە و مناسبەتەکانی ڕاز پێدا بەڵێ بۆنە و مناسبەتەکانی ڕاز پێدا هەندێک پەیوەندی ڕۆحی هەبوون ئەو پەیوەندی ڕۆحیانە ناورابوو پەیوەندی ئاینی ئەمانە بەم پەیوەندی ڕۆحیانە کە پەیوەندی بە هەڵسوکەوت و تەعامل و ڕەوشتی ئینسانەکانەوە بوو لێرەوە هاتن وەک لایەنێکی پەروەردەیی لە بۆنەیە کە هاتن ئەوەی کە مەبەستیان بۆ ئەنگیان دەبەرامبەرەکە اینجا ئەم کاریگەریە کاتێککە ئەدەبی عەرەبی کاریگەری لەسەر ئەدەبی کوردی دروست کرد تەڵەن ئێمە ئەدەبی کوردی لەسەرتاوە لە دەرکەوتنی شعری کوردیەوە دوای ئەوەی کە بڵین بگەڕێنەوە بۆ قوتابخانەی باوان نالی و سالم و کوردی پاشان مەحی و شێخ ڕەزا و باقی ئەو شاعرانی تر کە لە کلاسیک ئیشیان کردووە زۆر متەئەسیر بوون بە ئەدەبی عەرەبیەوە کاریگەریەکە کاریگەری ڕاستەوخۆی ئەدەبی عەرەبی و ئەدەبی فارسی بووە اینجا لەگەڵ کاریگەریەک وەڵامەکەت بینەشی یانیەتەوێ بڵێ ئەو بۆنە ئاینەژ یاخود ئەوانەیە کە لە ناو شیعرەکانە بەکەیان دیسان ئەوەش بە کاریگەری ئەدەبی دەرەوە کردوانە ئەوەی کە پەیوەندی ئەدەبی بێگانە بەڵەوەی کە پەیوەندی بە فیترەتی ئینسانەکانەوە هەیە من ویستم ئەلەم لەمێەوە پەیامەکە بدەم لە یەکەمین لەحظەی دەرکەوتنی بۆنەکانە بۆنەی ئاینی بووە بۆ چونکە پەیوەندی بە ڕۆحی ئینسانەکانەوە ئینسان ناتوانێت لەوەی کە لە ناخی هەیە لە ڕۆحی هەیە لێدا ببڕێ ئەمەش کە پێی دەڵێن ئاین ئەمە لای خۆمان کە پێی دەڵێن ئاینی پیرۆزی ئیسلام وابەستەیەکی گرنگی هەیە بە شعوری تاکەی ملەتی مسلمانی کورد چکە ئیسلام وەک بەشێک لە وەک ئاینی بەشێکی زۆر لە ملەتی کورد شۆڕ بۆتەوە بۆ تەواوی کایەکانی ژیان کە ئەدەبیشی لێ بێبەش نەبووە ئەم کاریگەری کە کاتێک هاتووە کاریگەری شعر هاتووتە ناو ئەدەبی کوردیەوە بێگومان لەسەر و هەموو ئەوانەشەوە کاریگەری ئاینەکەش هاتووە کاتێک کە کاریگەری ئاینەکە بە هاوتا لە بڵێن بە هاوشانی کاریگەری شعر گوازراوەتەوە بۆ ناو دەقێکی ئەدەبی دیارە بۆنە ئاینیەکان لەسەر و هەموویانەوە ڕازی شتێکە یعنی ئەکرێ بڵێم یعنی ئەکرێ بڵێن ئێمە بۆ نمونە
بەکارهێنانی بۆنەی ئاینیا قوربان لەناو دەقی شعری وشتا ئەوش بۆ خۆی بووە بەشێک لە خواپەرستی و لە داعوە و نازانم لە پابەندبوون بە ئاینەوە بۆ خۆیش بەشێک بووە لەوە چونکە ئێستا میلەتی کولەگەر ئێمە دەرچین لە هەتا لە بۆنە ئاینیەکان بچین و ناو بۆنە سیاسی و بۆنە نیشتیمانیەکان بۆ زۆرترین لەو فترەی کە من باسم کرد لە فترەی شۆڕشی هەردوو جەنگی جیهانیەکە لەوێ مەسەلەن شعری بۆنە نیشتیمانیەکانمان زۆرە بۆ لەبەرەوەی کورد زیاتر لەم جانیبە فەراغ چواردە بۆ 45 لەو فترەیە فەراغی مەسەلەن ئەو کێشانەی کە هی بۆ زیاتر کێشەی سیاسی بۆ کێشەی نیشتیمانی بۆ سەرەکەین دەقی بۆنەی شعری لەناو شعرەکانە زۆر هەستی پێکرێ لەگەڵ ئەوەشا قەت ڕۆژێک لە ڕۆژان نەبووە هەتا لەو فترەیەش کە زیاتر خەڵک مەبەست و مەراقی بۆ کە خزمەتی نیشتیمان بکات خزمەتی سیاسەتێ بکات کە بە میلەتەکەی خێرێکی هەبێ بۆنە ئاینەکان هەر ڕەواجی خۆیان هەبووە شاعیرەکانمان لە پێش هەموو شتێکەوە مەسەر بوو بۆنە ئاینێکی مەسەر بە نمونە بینەوە جەژنی قوربان کۆمەڵک شاعرمان هەیە دەقی شعری جوانیان بۆ جەژنی قوربان نووسیوە بۆ جەژنی ڕەمەزانیان نووسیوە بۆ مەولودی پێغەمبەریان نووسیوە بۆ ئیسرا و میعراجیان نووسیوە ئەمانە زۆر بەڕوونی بینێ ئەسڵەن شاعرمان هەیە هەر بە شاعری خواناس و متەقی و هین ناسراوە شعرەکانی ئەوەندە جوانن مەسەن زۆر جار لە مەجلیسە ئاینیەکانە کە فەرمودەیەک ئاەتێک باسەکرێت دەقێکی شعریش ئەخوێنرێتەوە سێگەی یەکێک لەو شاعرانە مەسەن مەولەویە مەحویە یەکێک لەو شاعرانەی کە لەو سەردەما جیاوازی ئەمانە تەبانەوە قوتابخانەی کلاسیکی بۆ نمونە لە نالیوە تاوەکو سالم و مستەفا بەگی کوردی و نازانم دواتر ئەخۆل و کاگە حەمەی ناری وەفای و کێوکی هەموو ئەمانە شعریان و تۆ شعری بۆنیانێ بە تایبەتی بۆ قوربانەوە بۆ جەژنی قوربان و مناسبەی قوربان ئایا لەگەڵ قوتابخانەکانی تی ڕیالیسم و ڕۆمانتیکوانە ئەمانە جیاوازی هەیە لە ناوەڕۆکی چۆنەڵی وێناکردنەکانیان بۆ جەژنی قوربان لە ناو دەق و تێکستەکانە یاخود هەمویان یەک پەیام و یەک وێناکردنێکی ئەدەبیان هەبووە ئەتوانین بیبەستینەوە بۆ حاڵەتی کە ئەو فترەیە کە شعری کلاسیک نووسراوە زۆرترین ئەوانەی کە نووسیان جارێکی تریش ئێڵێمەوە زۆرترین ئەوانەی کە نووسیانە ئەوانە بوون کە لە مزگەوتەکانە پەروەردەبوون هاتوون ئەوەی کە بە فیکر و بە بۆچوونی خۆی بە بیر و باوەڕی خۆی گونجاو و دروست بوو ئەوەی بەرجەستەکرۆ ناو دەقێکی شعریە تاوان لە سەردەمی قوتابخانەی ڕۆمانسیەت و ڕیالیزمەوانە بەتایبەتی لە ڕۆمانسیەت کە باسی بکەین کەمتر واقع لە ناو دەقە شعریەکانە بەرجەستە بووە بۆ لەبەرەوەی کە زیاتر احتیمامیان بە لایەنی تاکە کەسی داوە زیاتر احتیمامیان بە بابەتی خەیاڵدا و ئەسڵەن لە فترەیەکە ئیدیایەوە کراوە هونەر تەنها بێ خزمەتی هونەر بکە نابێت لەوە دەرچێتە دەرەوە لەگەڵ ئەوەشان نەیانتوانیوە چونکە شاعیر تاقیکردنەوە کەسیەکانی خۆی ئەگوازێتەوە بۆ ناو دەقێکی ئەدەبی نەیانتوانێت مامۆساتەوەی بڵێ یعنی ئەوەی کە تۆ باس کرد بۆنمە لەناو ئەو کاتانەی حجرەکان زانستگا بووە زانکۆ بۆ شوێنی پێگەیان بۆ ئەو کەسەی کە مامۆسایەکی ئاینی بووە دەرسی وتوەتەوە یاخود دەرسی خوێندو زۆر بەشێکی زۆری لەو عیلمانەی ئێستا مێژوو فەلسەفە ڕاضیات نازانم علمە جیاوازەکانی لۆژیک و ئەوانەشی هەموو لە بەتەنیشێکەوە خوێندووەکو فەیلسوفێک یا موفەکیرێک دەرکەوتون یعنی ئەتەوێ بڵیت ئەو مەرحەلەیە کە ئەوان نووسیان بۆ خۆی لە بەرهەمی ئەوانەوە ئەمان پێگەیشتن ئەوانەشیان خستە ناو دەقەکانیانەوە ئەگەر مەسەن ئەم مستەڵەحە گونجاو و دروست بێت ئێمە من ئەتوانم ئەمەوێ بڵێم هەموو میلەتی کورد کە ئێسش بە هەموو ڕۆشنبیرەکانیشمانەوە قەرزاری ئەو مزگەوتانن کە یەکەمین مەڵبەندی زانست و فێرکردن بووە یەکەمین مەڵبەند بووە کە خەڵکی ئێمەی چاوکراوە بە چاوکراوەیی هێشتوێتەوە خەڵکی ئێمەی فێر کردووە خەڵکی ئێمەی پێگەیاندووە ئەوانە مەدرسەیەک بوون کە بەڕاستی جێگەی شانازین لە مێژووی لە ڕووداوە مێژوویەکانە هەموو جارێک ئێمە بە شانازیەوە باسەکەین کە فڵان حوجرە فڵان مامۆستای ئاینی ئەوەندە خوێندکاری هەبوو ئەوەندە تەلەبە بۆ لە بەردەستی ئەو زانستانی کە جەنابەت باسەکرد خوێندویانە کاتێک کە مەلایەکی ئاینی شارەزایە بەمە بە ئەوەش بینەوە سەر ئەوە زۆر جار حتا شعر نووسین ئەگەر بە دوور بێت لەو شعرکردنەی کە گۆران ئاماژەی پێەکە شعر نووسین وەکو واجبێکی لێ هاتووە لای زۆربەی زانایانی ئاینیمان لەو سەردەما کە بۆ ئەوەی کە هەست و سۆزی خۆیان دەربڕن هاتوون بە شعر ئەوەی کە لە ناخیانە بۆ دەریان بڕیەوە زۆر جار هاتوون باسی لایەنێکی زانستیان کردووە کە لە باسی قوربان بۆنمە چۆن یعنی قوربانیان وێنا کردووە لە ناو دەق و شعرەکانیاندا ئێستا بۆ نمونە جاری وا بووە شاعیرەیە بۆ بەشێکی زۆری ئەحکامەکانی جەژنی قوربان هاتووە لە ناو دەقێکی ئەدەبیە شعرە بۆ شاعرێکی و مەولەوی کە باسیەکە تەنانەت ئەی چوێنێ بە کۆمەڵش باسی ئەو ئەحکامە گرنگانەیەکە کە بۆ جەژنی قوربانەوە قوربانیکردن و ضرورەت و ئەمانەی دیسان خۆیە باتەوە ناو کەسێکی تر و ئەی وێنەیەکی بۆ داهاتاشە و قسە لەسەر جەژنی قوربانە خۆی خودی بۆنەکە زۆر جار بڵێن لە شاعیرەکان جیاوازی هەبووە
شاعرێک مەبەستی بۆ کە بابەتێک بک بە کەرەستە و بۆ ئەوی پەیامێکی تر لە پشتی ئەو بابەتەوە بگەێنێ. ئێستا لای هەندێک لەو شاعرانەمان کە من شعرەکانم لێرە نووسیوە لە هەندێک لەو شاعرانەمان بەڵێ دەقی بەردەسای بەڵێ ڕێک وەکو بۆنەیەکی ئاینی هاتوون تەوزیفیان کردو لەناو دەقێکی شعریا و خوێندویانەتەوە. هەنێکی ترمان هەیە ویستوتی لێرەوە پەیامێک بە خۆشەویستەکەی بە لە جژنی قوربانە. هەنێکی ترمان هەیە لەو شاعرانە کە زۆرتر ئەمەد بەکار هاتووە لە پشتی بابەتە دینێکەوە بابەتە ئاینێکەوە ویستوتی خزمەتێک مەسەلە نیشتیمانێکە بە دۆزە نەتەوایەتەکە بکە کە ئەوە هەموو زۆربەی زۆری شاعیرەکانمان هەموو جارێک بە هەر بابەتێک هاتو هەر بۆنێک هاتوتە پێشەوە بە دەلاقەیەکیان زانی بۆیە لێوێش و جارێتە خزمەت بە نیشتیمان بەر لەوەی بچمەوە لای دکتۆر عەبدولفەتاح حەزەکە مەگە دەقێک سەرنجی توی ڕاکشاوی وەک توێژەرێکی بواری ئەدەبی کوردی بۆمان دەقەیە ئەوە دەق لە بەردەست بەڵێ لە عارف عورفی شاعیر دەقێکی هەیە کە بۆ جژنی قوربانی پیرۆزی نووسیاڵە جژنت پیرۆز بێ بەدڵێکی خۆشی شەراب و عەیش و سەفا بنۆشی ئیمڕۆ ڕۆژەکەی جژنی قوربانە ئیمڕۆ ڕۆژەکەی جژنی قوربانە ڕۆژی شادی و دەست لە ملانە با یەکتر بکەین گردن ئازایی نەوەک ڕووبدا لە پڕ جودایی. پیرەمێردی شاعیر هاتووە جۆری چیرۆکەکەشی هێناوە کردوێتی بە شێر ئەڵێ خوا حەزرەتی ئیسماعیلی لەژێر تێغا هێنایە دەر ساڵتان هەموو هەرجە بە جەژن و شادی ببەنە سەر ئەو جەژنە جەژنە میلەتی تیا شادومان بژی. هاتووە سەیری کە پێوەستی کردەوە بە سەربەرزی میلەتەکەیەوە. بۆیە بەهاری پەسەندە گوڵ و میوە دێتە بەر بمان کاتەوە بە جەژن و شادی تا سەر بێ گردن ئازادی. هەندێک شاعری ترمان هەیە بۆ من شاعرێکی ترمان هەیە هەر عارف عورفی خۆی هاتووە لێرە ویستوتی پەیامێک بۆ کەسەبا کە ناوی خۆشەویست بووە یان دیارە بۆ پەیامەکەی بۆ خێزانەکەی بووە ئەڵە جەژنی قوربانە بە قوربان نۆبەتی قوربانیە. هاتوو باسی قوربانیەکەی کردو ناو دەقە شعرەکە بۆ تۆ قوربانی بە قوربانگیانی من قوربانتە. شاعری تریشمان هەیە مەسەڵەن وەکو بەختیار زێوەر فترێکی زۆر دابڕاوە لە بەغا بووە هاتووە لە جژنی قوربانی کردو بە وێزگەیەک ویستوتی لێرەوە جارێکی تر هەواڵی نیشتیمانەکەی بپرسێ. دەقی شعرەکەشم لە بەردەسایەکەواتە ئاوێزان بوونی نیشتیمان و نەتەوە بۆ خۆی لەناو دەقە شعرەکانە ڕنگدانەوەیان لە زۆربەی بابەت و مناسەبەتەکانە لە زۆربەی ڕوودا خۆش و ناخۆشەکانە هەر جارێک فرسەت بوو بێ شاعرانی کورد بە تایبەتی لەو فترەیە لەبەرەوەی کە بەڕاستی معاناتی کورد زۆر بووە هاتوون هەر مناسەبەتێک بووە بابەتی نیشتیمانیشان تێکەڵ کردو. بەڵێ دکتۆر عەبدولفەتاح یعنی لەوانەیە ئەوەی کە من ویستم پرسیار لە بەڕێزێکم هەندێک پرسیارە بوو لە بەشێکی وەڵامدایەوە لە ڕابردووە بە تایبەتی کە باسی ئیسلامت کرد تەواوکاری ڕووداوی قوربانی لەناو ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ خۆی ڕێک خرا بەرجەستە بوو و فۆرمەلە بوو و جارێکی کە وای لاتۆ هاتە حاڵەتە ئاسایەکەی خۆی وەک ئەوەی کە خوای گەورە وەکو مەبدەئێکی قورئانی لە قورئانە ئاماژەی پێکات و چیرۆکەی حەزەتی ئیبراهیم عەلەیهی سەلام باسەکە بۆ موسڵمانان و هەروەها ڕەهەندە کاریگەرەکەشی باس کرد. بەڵام مامۆستا ئارام لەو دەقاکە خوێندیەوە یا ئەو دەقانەوە لە ئەخیری وەڵامەکانی باسی ئەوەی کرد کە شاعیر دێت ڕووداوەکان بۆ خۆیە بەسێتەوە بە قەزەی میلەت و نەتەوە و نیشتیمانەکەیەوە. ئێمەش وەکو میلەتی کورد ئەگە سەیری مێژووی ئێمە بکەی هەموو مێژووی قوربانیەوە میشە جەلادێکە بووە ستەمی کردووە لێمان یاخۆ زۆر جار بەشێک لە ستەمەکە لەلایەن خۆمانەوە قبولکردن بووە یاخود بە شێوە لە شێوەکان دروستکردنی ڕووداوەکان لەلایەن خۆمانەوە مبادرەی بۆ کراوە. ئایا بۆ خۆی چەمکی قوربانی و جژنی قوربان لەگەڵ ڕوودا و قوربانیەکانی ئێمە هیچ نزیکایەتێکی هەیە هەروەکو لە دەقەکانی شاعیرەکان توانیوانە وێناندنی جوانی بۆ بکەن؟ بەڵێ بێگومان زۆر نزیکی هەیە و ناشتوان بڵێن بەس بۆ نەتەوەی کورد بەڵکو بۆ هەموو گەل و نەتەوەیەک کە بیەوێ لە خۆیان بەرجەستەی بکاو. بەڵام ئێمە کە باز لە نەتەوەی کورد بکەین ئێمە چەمکی قوربانی زیاد لەوەی کەوا شیعارێکی دینی و ئیسلامی و کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەنموویمانەکە ئەنجامی بدەین هەدەفێکی گەورەی تێدا هەیە کە ئەوش کوشتنی ڕۆحی دەستقونجاوی و خۆنەبەخشین و ماڵنەبەخشینە. واد لێ یەکە چونکە هەر کۆمەلگایەک تاکەکانی وابێت سەخاوەت و دەستکراوەی بەڵێ کە ئەگەر هەر کۆمەلگایەک تاکەکانی بەو شێوازە بێ دەستقونجاو بێت شت کۆکە خەزنە بکات ئامادەی تێدا نییە هیچ ببەخشێ نە لە پێناوی هاوڵاتیەکدا نە لە پێناوی هەژارێکدا نە لە پێناوی خاک و نیشتیمانەکەیدا. بەڵام ئەگەر کۆمەلگایەک وەڕا بهێندێکەوە دەستکراوە بێ ئامادەی تیاابێ کام ماڵ و سامانەی خۆشەویستە بیبەخشێت لە پێناوی شتێکە کەوا باوەڕی پێێتی کەوا خۆشی ئەوێ کەوا مەبدەئەتی دەی گەورەترین شتێکیش لە دوای دین و ئیمان
بریتە لە خاک و نیشتیمان ئینسان پێویستە ئەو خاک و نیشتیمانی کە لەسەری ئەژی پابند بێ پێ و خۆشی بیە و خزمەتی بکات بە هەر شێوەک لە شێوەکانی دکتۆر زۆر جار هەڵە لێکدانەوە بۆ ئەم مەسەلەی قوربانی یەکریانی یاخود تەنانەت دین ئەکەوێتە ژێر کۆمەڵێک پرسیار و تۆمەتەوە کە گوایە یعنی قوربانیەکە بەس تەنها لە پێناوی دین و باسی قورئان بکرێ و دیفاع لە ئیسلام و خاکی ئیسلام و مەبادی و پرەنسیپە ئاینیەکان بکرێت زۆر جار ئەو تۆمەتە دروست ئەکرێ ئیتر ئەگەر تۆمەتەکە ئایا لە خەڵەتیەگەی شمێ لە ناوخوا یاخود لە دەرەوە بەرامبەرەکان دروستی بکەن خۆی بۆ خۆی ئەم دوو چەمکە هەست ناکەی لە ئاستی پێویستە ینی نەتوانراوە گزارشتی لێ بکرێەوە یاخود نەتوانراوە لە ئاستی پێویستە وای لێ بکرێ کە ئەم دوو چەمکە تێکەڵی یەکتری بکرێت ئەکید کە نەتوانراوەکو خۆی قوربانی خاڵی هاوبەشی نێوان هەردووچان لەبەر ئەوەی کە ئێمە تاوکو ئێستاش بە ئێستاشەوە کاتێک کە لە منبەرەکان باسی قوربانی ئەکرێت تەنها باسی ئەحکام وەکو قەزەیەکی فقهی بازەکرێت کە بە مەرجێکیش ئەوەی کە لە پشت یاخود حەدەسەکە باسەکرێت یا حەدەس و ڕووداوەکە وەکو قسە و سەرگوزشتەیەک بازەکرێت نەک وەکو ڕووداوێک کە بەردەوام ئەم ڕووداوێکی زیندووە کە بەردەوام دەرهاوشتەکانی زیندووە ئەبێ هەموو تاگێکی کۆمەلگا هەموو گەلوونەتەوەیەک ئیسفادە لەو ڕووداوە بکات ئیسفادە لەو دەرهاوشتە فکریانە بکات کە لە پشت ئەمەوەی کە خوای پەروەردگار مەبەستیەتی ئەم قوربانیە بکرێت ئەم خەڵکە مرۆڤەکان خێزانەکان هەڵبستن بە ئەنجامی ئەم کارە ئەنجامدانی ئەم کارە مەبەست چییە مەبەست ئەوەیە کە ئینسانەکان تاکەکانی ئەو کۆمەلگا ڕۆحی فیداکاریان تیابێ ڕۆحی بەخشندەییان تیابێ ڕۆحی ئەویان تێدا هەبێ کە ئەو ماڵ و سامانەی هیانە بیبەخشن لە پێناوی شتێکە کە مەبدە بێ لە پێناوی شتێکە کە مەبەست ئەمە بە شێوەیەکی عام بەڵام بۆ کورد بۆ کورد ئێستا لەم حاڵەتەیە کە کوردی پێدا تێپەڕێت کە بەرەنگاری زاڵم و ستەمکار بۆ تۆ هەر وەک لە ڕابردووە وا بووە و ئێستا لە هەموو کاتێک زیاتر دوژمنی هەیە کورد ئەلێستەدا کە ئەوێ سربەخۆیە کیانێک بۆ خۆی دروست بکات بەڵام ناحەزەکانی بەرامبەری وەستاونەتەوە دژی وەستاونەتەوە هەموو سربەخۆیەک هەموو کیانێک بۆ خۆ دروستکردنێک هەموو ئازادی بەدەستهێنانێک پێویستی بە قوربانی هەیە ئەگەر بێت و مەبدەی قوربانی لە ناو تاکی کۆمەلگادان نەچێنین ئەگەر ئیسعدادی نەبێ ڕانەهێنرابێ فێر نەبوو بێت ئامادە نییە بە هیچ شێوەیەک نەگیانی نەماڵی سامانی نەشتێکی پیرۆز و چاکی خۆی ببەخشێ لە پێناواتە بۆنەی قوربانی پەیامی قوربانی تێ پەیامێکی زۆر گەورەی قوربانی تێدایە کە ساڵانە بیرمانە هێنرێتەوە ساڵانە لە ناومانە تازەی ئەکاتەوە زیندوو ئەکاتەوە چونکە ڕۆحی بەخشین ڕۆحی قوربانیدان لەوانەیە بەهۆی چەند شتێکەوە بمرێ لە ئینسانە یا لاواز ببێت ئەمە پێویستی بە شەحنکردنەوە و تازەکردنەوە هەیە ئاینی ئیسلام هەموو ساڵێکی ئەم ڕۆحە لەناو مرۆڤەکانە زیندوو ئەکاتەوە کە ئێمە ئەبێ هەمووشە گیانی قوربانی و بەخشین و فیداکاریمان تێدا هەبێت بۆ ئەو شتانەی کە جوانن ئەو شتانێک کە پێویستی بە قوربانیدان هەیە بەڵام زۆر جار تۆ لە سەرەتای بەردامەکەەوە شتێکی یعنی وردت باس کرد باس ئەوە کرد کە ئاینەکان ئینحرافیان کردوە لایەن داوە لەوەی کە نەیانتوانی وەکو پێویست لە چەمکی قوربان تێ بگەن یا قوربانی و ئەو کەرەستانی کە بەکارهێناوە بۆ قوربانی هەمیشە بە هەڵە وێنایان کردووە ئایا پێ دوانیە زۆر جار ئێمەش بۆ خۆی وەکو نەتەوەی کورد ئەو قوربانی کە ویستومانە بیدەین لە ئاستی قوربانیەکان نەمانتوانیوە تەحملی دەرهاویشتەکانی بکەین با تایبەتی ئەوەی کە ئەگە بگەڕێنەوە بۆ تاریخی ڕابردووە 100 ساڵی ڕابردووی ئێمە کە زۆر جاردین سەرکۆنەی مێژووی ڕابردووی خۆمانەکەین کە هەمیشە ئەڵێن مەبدەئێکەیە لە ناو تاریخی کووردا هەمیشاڵە کورد لە مەیدانەکانی جەنگا قارەمانە بەڵام لەسەر مێزی گفتوگۆ دۆڕاوە یعنی ئەگەر ئێمە مەیدانەکان بە قۆچی قوربانی وێنا بکەین و هەروەها باسەوە بکەین دەراویش و دەستکەوتەکانی لەسەر مێز دەستکەوێتەوە هەز ناکەین نەمانتوانیوە لە ئاستی پێویستە ئەمە دەست بخەینەوە ئەگەر باس و بابەتەکەی ئێمە کە لەسەر چەمکی قوربانیە لانەین بەلای کۆمەڵە تەوەری سیاسیە بەڵێ ئێمە وەک خۆ دەفەر نەچینە بابەت سیاسی بەڵام ئەوە هەندێک کەسە کە معنای قوربانی نازانێ بۆیە لەوێ ئەی دۆڕێنێت ئەوەی کە تاکی کۆمەلگا ئەوەی کەوا خەڵکەکەی زانوێتی قوربانی بکە قوربانی بدا لە پێناوی خاکەکەی و نیشتیمانەکە بەڵام بۆتە بەشێکش لە کەلتوری سیاسیمان بەڵام لەگەڵ ئەوەیە کە ئەو قوربانی داوە کۆمەڵە کەسێکی کە وێنا یاخود نوێنەراتی ئەوەکە لەسەر مێزی گفتوگۆکە کە ئەو معنای قوربانی نازانێت ئەو بایەخی ئەو قوربانی نازانێت کە من و تۆ خەڵکێکی کە لە کۆنەوە بە پێمێژی کوردستان داوێتی لەبەرەوە لەم ڕۆژگارەیە ئێمە وەکو کۆمەلگای کوردستانی زۆر پێویستیمان بە قوربانی هەیە قوربانی لە وەکو
تاک وەکو خێزان وەکو ماڵمان وەکو سەرۆت و سامانمان ئەبێ مەبدەی قوربانیدان لە ناخمانە بچەسپێنی بۆی کەوا بتوانین ئازادی و سەربەخۆیی بۆ خۆمان بەدەستبێنین و بتوانین پارێزگاری لە ئاینمان بکەین پارێزگاری لە خاک وڵات و نیشتمانمان لەگەلەکە کەواتە بەو تێگەشتنەوە کە لە چوارچەوەی ڕۆحی شریعەت و ئاینە فۆرمە لەبێت نەک بەو تێگەشتنەوە کە زۆر جار وەکو تۆ و جارێکی دووبارێکەمەوە ئینحراف و لادان ئەکرێتەوە تەنانەت کە بازە قوربانی ئەکرێت زۆر جار یعنی ئەو چەمکی قوربانیە بە هەڵەوە بەکارهێنرێت یعنی لە پرەنسیپە گشتیەکانی ئاینی ئیسلام لایەت ئەکید بێگومان وەکو مجەڕە شیعارێک لێ دەکە ئیسفادەی لێ نەکرێت. بەڵێ سوپاس دکتۆر ماوەسا ئارام لەسەر ئەو گفتوگۆیی نێوان من و دکتۆر ئیزافەیەکت هەبوو ئەوەی کە بەشێکی زۆری ئەو تەوەرانەی کە من پێم خۆشە لەگەڵ جەنابتا باسیەوە هەندێکیت باست کردەوە ماوەی بەرنامەکەشم زۆری نەماوە ئەگەر تۆ شتێکت مابێ ئیزافەیەک لەسەر ئەوەی کە ئەوەش بەشێکی پەیوەندی بەناو ئەو دقە شعریانەوەی تۆ خوێنتەوە باست کرد و ئەوە ڕایکێشین بۆ ناوە ئەو مناقەشەیە. ئەگەر من بچمەوە بۆ ئەم خاڵە کە زۆر جار تەئکید لەسەر ئەو حاڵەتە کەمەوە کە ئەگەر بتوانین شعر وەک کەرەستێکی مێژووی بەکاربێنین و تەوزیفی کەین لە بابەتە مێژوویەکانەوە هەتا لە نووسینەوەی مێژووشە کاتێک کە دێنە سەر باسێکی تەریخی ڕووداوی و کارە ساتێک ئەگەر دەقێکی شعری کە زۆر خەیاڵاوی نەبێەوە زۆر نەڕازابێتەوە بە وشەی بهین بە وشەیە کە زیاتر گرنگی بەلایانی ئیستاتیکا و جوانی دەقە شعرەکەدا بێ ئەگەر بە زمانی سادە نووسابێ بێم دەقە شعر لەگەڵ ئەو بابەتە مێژوویە تەوزیف بکەین من وا هەستەکەم خوێنەرێکی باشتر بۆ مێژوو دروستەکەین و هەستەکەم ئەگەینە مەرحەلەیەکە بڵێ دەقی شعریش بۆ خۆی ئەبێتە مێژوو شعر و ئەدەبی بێ بە مێژوو کە تۆ باسی خەیاڵە کرد خەیاڵ هەمیشە بە جۆرێ لە جۆرەکان شتی لە ینی لە واقع ئەوە زۆرجار دوورەکە بێتەوە من ئەمە وتمەگە بێت و ئەو خەیاڵەدا ببڕین لە دەقی شعری دەقی شعریمان هەیە زۆر بە شێوەیەکی جوانی سەبۆر منە من زۆر لە چوارچەوەی خەیاڵا وێنە ناکرێت بەڵێ هەر خۆی ئەگەر من مەبەستمەوە بوو کە زۆر نەڕازابێتەوە بە خەیاڵەوە زیاتر گرنگی بە جوانکاری وشە نەدرابێ و بەکارهێنانی وشە نەبوو بێ ئەتوانین ئەو دەقە شیعریانە دەقی شعری زۆر جوانمان هەیە تێکەڵیکەین لەگەڵ ڕووداوە مێژوویەکان و کاتێک کە کەسێک لە ئێمە بەتایبەتی من بەڕاستی من سەرنجم لەسەرەوەیە خوێنەری کتێبە مێژوویەکانمان زۆر کەمە بۆ لەبەرەوەی ئەو کەسانی کە زیاتر زەوق و سەلیقەیان زۆر بەتایبەت لەگەڵ مێژوانە بێ حەزیان لە خوێنەوە کتێبە مێژوویەکان بابەتێکی وشکن ئەگەر بین دەقێکی ئەدەبی تێکەڵی ئەم بابەت بکەین کاتێک کە لەسەر حەدوس و ڕووداوێک خوێنێتەوە دەقە ئەدەبیەکەش خوێنێتەوە هەر بۆ خۆی ئەتەوێ بڵێ شاعیرێک یەکێک لە کەرەستەکانی شیعر بریتیە لەوەی کە ڕوودا و حەدەسەکان ئاگادارێمان هەر شیعری زۆرمان هەیە هەر بۆ خۆی بێتفاقە لە کەرەستا زۆر هەر هەوێنی دروستبوونی دەقی شیعری ڕوودا و کەرەستینەکان ئێستا لەسەر قوربان شتێکی کە ئەگەر من بۆی بیبەسمەوە بۆ بابەتی کە باسم کرد ئەمە کەمالی شاعیر لە ساڵ 1935 عفو لە ساڵ 1935 کاتێک کە شێخ محموود دەست بەسەر بێ لە باغا ئەم شیعران نووسێ لە جەژنی قوربانە جەژنی کەسێک مبارەکە کە سەربەست و حوڕ بژی پابەندی دەستی غەیرە نەبێ چەشنی کوڕ بژی کوردی هەژار ئەسیری دەستی غەیرە جەژنی چی کەی جەژنی تۆیە بگری بڕۆ سەر بە قوڕ بژی ئەگەر بێت و کاتێ باسی دەست بەسەرکردنی شێخ محموودی نەمەرەکەین لە زیندانەکانی سڵتە و دەسەڵاتی عێراقیە لە بەغداد بین ئەم دەقە شیعریە جوانش تەوزیفکەین لە ناو دەقێکی مێژوویە پێم وایە هەم خوێنەری بابەتە مێژوویەکانمان زۆرە بێ وامەتوانین بگەین بە خاڵێکی باش کە ئەمە هەر بۆ قوربانیش هەمووی ڕاستە هیچ دەقێکی کە هەیە زیاتر کە ئەو جەخت لەوە بکاتەوە کە هێز و پێزی دەقی بۆنەی ئاینی بە تایبەتی قوربان کە کاریگەریە بێنە ناو شعری شاعیرانی کووردا دەقێکی کەت لایە ئەگەر دەقێکی ترمان هەیە قانەعی شاعر هاتووە بۆی واسی حاڵی خۆی بکات لە جەژنی قوربانە بەم شێوەیە تعبیری لە حاڵ وەزعی خۆی کرد وەرە قوربان لە سەیری جەژنی قوربان کە سەیری وای نەدیوە ڕووی دەوران لە شەوالە وتی پێم دایکی منداڵ مهتایە لە بۆ تەجهیزی قوربان نەوەک ئەم جەژنی ڕابردووم بەسەر بێ بە کاسی ڕەش لەگەڵ کۆسێ مناڵان بەوەڵا 30 غەرام ڕۆنم ئەوێت لەگەڵ مشتێ برنجی بێ دڕوودان هاتووە حاڵی خۆی لەگەڵ بۆنە ئاینەکە تێکەڵ کردووە بۆ ئەوەی کە داوای ئەوە بکات کە ئەم جەژنە هەر هیچ نەبێ وەکو ئەو خەڵکی تر کە بە خۆشی و شادی ئەژی ماڵ مناڵەکەی برسی نەبێ تەنها مەبەستی ئەوە بووە هەندێک
برنج پێیا بکە لەگەڵ سپاس ڕۆناوی مامۆستا ئارامن ماوەی بەرنامەکەم تەواو بۆ گەر ئیزافەیەکت ما بە دەرفەتێکی کورتت پێدەم دواقسی خۆت لەسەر کۆیتەوەری بەرنامەکەی قوربان وەک ڕووداوە گەورەکەی مێژووی مسلمانان ئەوەی کە لە ڕۆمێژۆکەوە دکتۆر باسی وە خۆشت بەشێک لە باسی ناو شعر و خێڵدانی شاعیرەکان و بۆنەی ئاینەوە کرد بە کورتی ئەگەر وەڵام من بزارشتر بووە ڕۆمەوە کە بۆنەکان بە شێوەیەکی گشتی سەررجەم بۆنەکان کە لە ئەدەبیاتی کوردیا ڕنگدانەوەیان هەیە قوربانیش بە تایبەتی بە تایبەتی ئەگەر ئێستا باسەکەمان باسی جژنی قوربانە بەڵێ لای زۆربەی شاعران گرنگی زۆر باشی پێدراوە و واش زانم ئەم دەقەشی ئەریانە کاتێکە ئەی خوێنینەوە تام و چێژێکی وامانەداتێکە بگەڕێنەوە بۆ حەدەسە مێژوویەکەوە بگەڕێنەوە بۆ خۆش و شادیەکانی کە لە جژنا هەیە شاعری وامان هەیە سەررجەم ئەو خۆش و شادیانەی کە گەنجەکان کە ڕیشتوی پێ ماقۆڵەکان کە ئافرەتان بڵێن کە هەموو ئەو خەڵکانی کە دەرودراوسی لەگەڵەکەن هاتووە بە دەقێکی شەعری جوان ڕازانێتی و خستوێتی ڕ سپاس مامۆستا دکتۆر ئیزافەیەکت مابوو بۆ کۆیتەوەری بەرنامەکە وڵای ئەمە کۆی بەرنامەکە ئەمە تەنها ئەمانەوە بڵێنکەوە جەژنی قوربان ئەتوانین بڵێن جەژنی شکۆی مرۆڤەکانە جەژنی ژیانەوەی مرۆڤەکانە جەژنەکە کە مرۆڤی ڕزگار کرد لەوەی کەوا سەر ببڕێت بۆ کۆمەڵی بت و بۆ کۆمەڵی خواوەندی خەیاڵی لە داڵغە کە خوڕافاتەوەی ئەسڵێکی نییە جەژنێکە لە باتیەوەی کەوا خێزانەکان ڕزگار بکات لە شین و ڕۆ و گریانی قوربانیدان بۆ خۆشی و شادی قوربانی دکتۆر بوو لە یەک پرسیارم بۆ دروست بوو لە دوا قسەی بەڕێز ئایا یعنی بە بڕوای تۆ یا تۆ ئەتەوێ بڵێ جژن بەر لەوەی ئێمە کەشتە ڕواڵەتیەکانی جژن و ئەو کۆمەڵی ڕۆتینیاتی ڕۆژانی جژن ئەنجامەدەوە جگە لەوەشی کە فەریزەی حەجی مسلمانانە لەو ڕۆژەدا و کۆتایی بە حەج دێت لەو چەند ڕۆژەدا و خۆی گەورە دایناوە شانی مسلمان ئەتەوێ بڵێ مانا و مەدلول و جەوهرێکی قوڵتر و پەیامێکی گەورەتری بۆ ئینسانێتی هەیە وەکوتم جەژنی قوربان جەژنی سەررجە مرۆڤایەتیە سەررجە مرۆڤایەتی ڕزگار کرد لە سەربڕین و لە کۆیلاتی سەررجە مرۆڤایەتی شکۆ و مەکانەتی پێدا کە خۆی پەروەردگار ئەوەندە مرۆڤ بە گەورە سەیرەکە کە ناوێ مرۆڤ خۆی بکاتە قوربان و سەر بڕێ لە پێناوی خۆی پەروەردگار جالەجێ لە پێناوی خۆیان سەر نەبڕێت کە خالقی هەموو کەون و مرۆڤایەتیە ئیتر لە شتێ پێناوی شتێکی تیا بیلئەولا نابێ سەر ببڕێت ئەو جەژنەیەکەوە خێزانەکانی ڕزگار کرد لەو ناڕەحەتی و نەهامەتی و دڵگیرانیە بۆ خۆشی و شادی کە هەموو لە خزمەتی مرۆڤ بێت و خۆش و شادی بە ئینسانەکان بەخش. بەڵێ سپاس بۆ دکتۆر عەبدولفەتاح بەهەی توێژەر لە فکری ئیسلامی سپاس بۆ مامۆستا ئارام حاجی و مامۆسای زانکۆش مامۆستا دکتۆر عەبدولفەتاح مامۆسای زانکۆ بەخێر بێن دووبارە بۆ بەرنامەی سۆراقی مێژوو مامۆستا جەنابەت عەزیەت کێشا لە هەڵەب جەواهەتی دووبارە من پیرۆزبایی جەژنی قوربان لە ئێوە لە بینەرانی بەڕێزیش دەکەم سپاس جارێکتر بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە. وەڵای بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی سۆراغی مێژووی ئەم جارە دووبارە پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو لایەک دەکەم خی گەورە ئەم جەژنە بگێڕێ بە جەژنی ئارامی و خۆشی و شادی و پێکەوە گونجان و کۆتایی هێنان بە کێشەکانی هەموو لایەک. سپاس بۆ ئێوەش.